لە پێکهێنانی کابینەی نوێیە لەبەر ئەوەی زۆرێک لە گەنجەکانمان وڵات بەجێ ئەهێڵن لەبەرچی لەبەرەوەی هیچ ئیشوکارێک نییە لە وڵاتەیە و پێویستە حکومەت کەرتی گەشتیاریەکان زۆر بکات. پێویستە هەرچی زووە حیزبەکان ناکۆچەکانیان وەلاو بنێن واز لە بەرژەوەندیە شەخسیەکانیان بێنن پەلە بکەن لە پێکەرانی حکوومەت هەروکو دەزانین مەسەلەن پێکەرانی حکوومەت ئەکید پەیوەندی بە زۆر سێکتەرەوە هەیە ئەوەی کە من بە تایبەت دەمەوێت لەسەری بدۆم کەرتی پەروەردەیە و پێویستە حکوومەت و کابینەی تازە فۆکەسی خۆی و تەرکیزی خۆی زیاتر بخاتە سەر کەرتی پەروەردە. حەز دەکەم بۆ پێکهێنانی حکوومەت هەرچەند زووە حکوومەتەکەمان پێک بێتن تاوەکو ژێوی خەڵکەکەش باشتر بێتن لەلایەن باشەکەوتی موچە لەلایەن زۆر بوهار بەعام بوارە گشتیەکان حەز دەکەین وەکو هاوڵاتیەک زۆر نەهامەتیمان دیت زۆر ناخۆشیمان دیت ئینشاڵڵا ئەو جارە حکوومەتی ئەو جارەمان حکوومەتێکی سەرکەوتووتر دەبێتن لە حکوومەتەکان بەعام. بەڕای من پێویستە زوو حکوومەت تەشکیل بکرێت و پێویستە لەم کابینەی نوێی حکوومەتە گرنگێکی زۆر بە گەنجان بدرێ و بەتایبەت ئافرەتان.